نووسینی زبر یاخود برایل ئەو جۆرە نووسینەیە نابینایان لە ڕێگەی پەنجەکانیانەوە دەتوانن بخوێننەوە و بنووسن. بەوتەی ئەم مامۆستایی خوێندنی برایل نووسینی زبر لە 6 خانە پێک دێت و لە ڕێگەشیانەوە دەتوانرێت نووسینەکە بە هەر زمانێک نووسرا بێت و بەو مەرجەی پیتەکانی برایل بێت نابینایان بیخوێننەوە یاخود بینووسنەوە. پیتی برایل یەکەم پیتی وەکو نمونەیەک وەری بگرین پیتی ضاء وەرئەگرین واتە چوار نقطەیە بۆ معلوماتی بەڕێستان خانەی 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 واتە ئەمە هەموو پیتەکانی زمانی عەرەبی و کوردی و ئینگلیزی و هەموو ئەو زمانانەی کە لەسەر زەوی قسەی پێکرێت ئێمە دەتوانین بە نووسینی زبر واتە بە نووسینی برایل ئێمە بیخوێنینەوە و بینووسین. لە مەراسیمێکی گەورەدا لویس برایلیش ئەم خاتوونەش کە نابینایە بەراوردێک لەبارەی گرنگیدانی وڵاتان بە خوێندنەکە و لە نێوان عێراق و وڵاتان دەکات و ڕای دەگەێنێت بەشێک لە وڵاتان دەستوورەکەیان بە برایلیش دەنووسنەوە. لە وڵاتێکی وەکو نەرویج ئەگەر بە نمونە باسی بکەین با بڵێن منهەجی خوێندن لە قۆناغی یەکی بنەڕەتی هەتا 12 ئامادەی خوێندکار سەرپشکەلەوەی منهەجەکانی خوێندنی وەربگرێ بە نووسینی برایل بێ ئەم بە تۆمارکراوی. ئەتوانم بڵم لە زۆر بواریترا نووسینی برایل لەسەر لە جیهانە بەکارهێنرێەوە سوودی لێوەرەگرێت. سەرۆڵدانەکەشی هەمومان ئەزانین کە ئەوەی داهێنەری ئەم نووسینەیە بەڕێز لویس برایلە. لە سلێمانیش سەنتەری ڕۆشنایی بۆ نابینایان بە وتەی بەڕێوەبەرەکەی چەندین خزمەتیان بە نابینایان کردووە و چەند کتێب و گۆڤار و ڕۆژنامەیان بە پیتی برایل چاپ کردووە. گۆچانی سپی گۆڤارێک بووە کە هەمیشە هەموو 15 مانگە ئێمە ئەم گۆڤارەمان دەرکردووە بە شێوازی زبر و لە کاتیش لەگەڵیشە بە شێوازی چاوساخی بۆی چاوساخەکانیش بزانن کەوا ئەم نووسینە زبرە شێواز و ئەو بابەتانەی کە لەناو گۆڤارەکە هەیە چییە. و ڕۆژنامەی نمنم ڕۆژنامەی ترافیک ئەمە بە بەردەوامی ئێمە لێرە بە شێوازی زبر ئەم ڕۆژنامانشمان دەرکردووە و هەوڵماناوە بەردەوام کە کتێب بگرینەوە بە برایل بە نووسینی زبر و کتێبێکی زۆر لە سەنتەرەکەمان لە ڕێی پرینتەکانەوە ڕاکێشراوە بە شێوازی زبر و نابینایان ئەم کتێبانان پێ ئەگەیەنین بۆ ئەوەی کە خوان لە ماڵەوە ئەم چیرۆک و بابەتانی لە ئەم کتێبانە هەیە بە بەردەوامی خوان بیخوێنەوە. ڕێنووسی برایل یاخود نووسینی زبر لەلایەن لویس برایل داهێنراوە یەکێکە لە نووسینە جیهانیەکان و لە 120 وڵاتی جیهان دەخوێنرێت و ڕێکخراوی نەتەوە گرتوەکانیش دانی پێداناوە و ڕۆژی 4 هەموو ساڵێکشی دیاری کردووە بۆ بەرز نرخاندنی نووسینەکە. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.